ساعتی دانیوە بەناوی خۆی گەورە مێرەبان پێشەچی بە خێراتتان دەکەم پیرۆزە لە هەموو شەقڵاو و شەقڵاوەیەکان بەڕاستی بردنەوەیکی بەتام و چێژ بوو بەڕاستی چکە وەکو دەزانن یاری جام هەموو یاریەک یاری کۆتاییە لەبەرەوەی هەر یاریەک تووشی شکست بێت ئەوە ئۆتۆماتیکی دەردەکری لە خوڵەکە سەرڕای قەیرانی دارایی و نەبوونی موچە بەڵام سەرجەم یاریزانەکان قەیرانی داراییان پێوە دیار نییە بەڕۆحیەتێکی یەکجار بەرز یاری دەکەن سوپاس بۆ خوا کە ئەمڕۆ کەوا موفەقی کردین توانیمان سەرکەوتوو بین بەرامبەر یانەی وەرچی هەندرێنکەوە یەکێکە لە یانە گەورەکانی خولی کوردستان لەگەر ئەو ئەنجامە باشانشدا بەڵام هیوادارینکەوە دەسەڕۆیشتوان و کاربەدەستان و خەڵکی دەسەڕۆیشت و یارمەتی ئەو تیپە جوانە بدات لەبەوەی دڵی و زەماوەرە هەردەم بەخۆشی و بەگەشاوی بمێنێتەوە ئێمەش ئەنجامی باشتر و چاکتر بۆ یانەکەمان بەدەست بێنین.